سەبارەت بە ئاهەنگەکانی نەورۆز لە شاری کەرکووک و هەروەها ئامادەکاریەکان ڕاستەخۆ پێمنێرمان یوسف مراد لەگەڵمە بێت. یوسف سڵاو لێبێت. جگە لە ئامادەکاری بۆ ئاهەنگەکان هاوڵاتیانی شاری کەرکووک تا چەند ئامادەکاریان کردووە بە تایبەت بۆ سبەی؟ بەڵێ سڵاوتان لێبێت. سەرەتا یادەکانی ڕاپەڕین و نەورۆز لە هەموو کوردان پیرۆز دەکەم لە هەر پارچێکی دیکەی کوردستان بن. بە هیوامەم دوو ڕۆژە هەمووان سەلامەت بن و بەدوور بن لە هەڕووداوێکی نەخوازرا و دروست ئێستا من لەسەر قەڵای کەرکووکم لێرە ئامادەکاری دەکرێت بۆ ڕێخستنی ئەو ئاهەنگە کە بڕیارە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ ئەنجام بدرێت و ژمارێکی زۆر لە هاوڵاتیان ئەویان ڕاگەیاندووە کە بەشدار دەبن لە ئاهەنگەکە و بڕیارە سەرجەم حزب و لایەنە سیاسی کوردستانەکانی بەشدار بن. بەڵام من ئێستا بە دەرفەتی دەزانم سەبارەت بە پلانی ئەمڕۆ و سبەینێ مقدم عامر وەرگرم وتەبێژی بەڕێوەبەرەتی پۆلیسی کەرکووک کاک عامر ئەگەر بیت ئێرە بارک نەبێ سەرەتا پرسیاریەوت لێ یەکەم ئەمڕۆ واتە دوانیوەڕۆ پلانی ئێوە چی دەبێت؟ بەڵێ سەبارەت بە ئەمڕۆ ئێمە وەکو بەڕێوەبەرەتی هاتوچۆی کەرکووک پلانی ئێمە ئەو جادەیە لەم سەر بۆ ئەو سەر ئەیبڕین بۆ ئەوەی خەڵک هاتوچۆ بکات. هەروەها ئەو شوێنانی کەوا قەڵەباڵغا دەوریەمان هەیە، دەوری ڕاجری و دەوری ئالیەمان هەیە، واتە دەوریەکان لەوێ هەمووی دابەشکراون جگە لە ناو شار ئەو شوێنانی کەوا با بڵێن چوارڕیانە یەخ و شەقامەکانی ناو شار لەوێ پۆلیسی هاتوچۆ بەردەوامە. هەروەها ئەو شوێنی کەوا پێویستی بە پۆلیسی هاتوچۆیە با بڵێن بۆ قەڵەباڵغی یاخود ڕووداوێکی هاتوچۆ نەخوانەقا پۆلیسەکانمان هەمووی لە ئامادە باشین و هەمومان دابشکراون سەر شەقامەکان. سەبارەت بە سبەینێکە 22 سێ هاوڵاتیان ڕوو لە ناوچە گەشتیارەکان دەکەن پلانی تایبەت بۆ هۆشدانراوە؟ بەڵێ بە تەکید ئێمە لەسەر ڕێی کەرکووک سلێمانی، کەرکووک هەولێر، کەرکووک لەیلان ئەو سێڕێیە پۆلیسی هاتوچۆ لەسەر ئەو ڕێیانە هەمووی دابش کراون بە شێوەیەکی ڕێکوپێک و جوان. هەروەها ئیشی پۆلیسی هاتوچۆ ئەوەیە قەڵەباڵغی نێلێت، هەروەها ئامۆژگاری خەڵک بکا بۆ ئەوەی پابەندن بە ڕێنمایەکانی هاتوچۆ دوور بنەوە لە سەرپێچی، دوور بنەوە لە ڕۆنسایت. هەروەها هیوادارم لە هەموو خەڵکان ئەوانەی کەوا دەرچوونە بۆ نەورۆز جەژنێکی کووردە، هەروەها ئەو خەڵکە دەرچۆ بە جۆش و خۆشێکی بەرزەوە، هیوادارم دڵ کەس عاجز نەکات و کەس سەرپێچی نەکات یاخود تووشی ڕووداوی هاتووە بێت، هەم خۆی هەم ئەو خەڵکی کەوا دەرچوونە بۆ سەیرانگا لەو جەوە لیان تێک بدات. پابەندبوون بە ڕێنمایەکانی هاتوچۆ زۆر گرنگە، خێرایی بەرز بە تەکید نابێت کەس بەکاری بێنە لەبەرەوەی تووشی ڕووداوی هاتووە بن. کاک عامر پەیامتان چییە بۆ خەڵک هەماهەنگی خەڵک و ئێوە تا چەند گرنگە؟ ئێمە داواکارین لە خەڵک بە تەکید ئێمە بە تاقتەنە هیچمان پێ ناکرێت. هاوڵاتی لەگەڵ پۆلیسی هاتوچۆ یەک دەست بن دڵنیا بە نە سەرپێچیە بێت نە ڕووداوی هاتووە بێت. ئێمە بەیانی لە سعات 5 بەیانیەوە یاخود 6 خەڵک ڕوو لەو دەشتاکە حتا سعات نێزگەی 2 نیوەڕۆ. دوای ئەوە تقریبا نەکاتە 9 کاتژمێر. لەو 9 کاتژمێرە کە کاتی گەڕانەوە 2 سعاتە، لەو 2 سعاتە بە تەکید لای سەیتەرەکە قەڵەباڵغێک زۆر ئەبێ. ئێمە هەوڵ دەین لەگەڵ پۆلیسی کەرکووکە بە هەماهەنگی ئەو دووڕێ هەردوو سایدەکە بکەینەوە بۆ ئەوی قەڵەباڵغی دروست نەبێ. هیوادارم لە کەس لەو شۆفێرە بەڕێزانە کەس سەرپێچی نەکە، ڕۆنساید نەڕۆنە سەر جادەی ترابێکە هەنێت بە تەحەمل بن. جار وایە ئەبینی خەڵکانێک بە ڕۆنساید دەڕوا یاخود ئەبینی هەرواتە سەر جادەی خۆڵەکە ئەو خۆڵ و تۆز و خۆشەکە ئەکاتە سەر خەڵکانێکەکەن لەوێ دانیشتون بۆ سەیرانگا هاتون. هیوادارم ئەو ماتۆرسکیل کەس ماتۆرسکیل بەکار یعنی ئەگەر بڵێ ڕێگەی پێ نادرێ، بەڵام حاڵەتی تایبەت هەیە مەسەلەن ماتۆرسکیل لەگەڵ کەزانەکەی ناو سیارەکەی داناوە یاخود حاڵەتی شکیش هەیە ئەبینی لە کاتی سەیرانگا باوک یاخود دایک ئۆتۆمبیلەکەی داتە دەست کوڕەکەی یا کچەکەی خواری تەمەنی یاساییە با بڵێن 14 ساڵ و 12 ساڵە. بەڕاستی ئەوە جێی مەترسیە لەبەرەوەی ئەو شوێنە شوێنێکی قەڵەباڵغیە و بۆ ئەو شتە نەکراوە تۆ ترایی پێ بکەی یاخود فێر سیارێکی احتیمالە تووشی کارەساتێکی زۆر گەورا بێت. هیوادارم هەموو خەڵک پابەندن بە ڕێنمایەکانی هاتووە، هاوکاری پۆلیسی هاتووە بن، لەبەری پۆلیسی هاتووە لەوێ دانراوە بۆ خزمەتی ئێوە. کاک عامر دوا پرسیارمەوەی هەمووان نەزانین ئێستا نزیک گوندی سێکانیان شەقامی نێوان کەرکووک هەولێر لە نۆژەنکردنەوە قەڵەباڵغیش دروست دەبێت. سبەینێ بە تایبەت لەو شوێنە بازگەی پۆلیسی هاتوچۆی لێ دەبێت؟ بە تەکید دەوریەمان هەیە، ئیسا ئێمە حالیە لەوێ دەوریەمان هەیە، سبەینیش لەوێ هەبێت، بەڵام سبەینێ زیاتر هەوڵەدەین دەوریەکانمان زیاد بکەینەوە
بۆ ئەوەی بتوانین زیاتر کۆنتترۆل بکەن لەبەرێ ئەو شوێنە خۆت تەزانی لەجێر پرۆژەدایە ئەو شوێنە قەڵەباڵقێکی زۆری لێ لەبەرەوەی سیارەکان خاو دەبنە خۆت تزانێت شوێنە ئۆتۆمبیلی لێ خاو بێتەوە ئەو شوێنش ئۆتۆمبیلی زۆر بێ بتەکیت قەڵەباڵغی دروستە بێ هەوڵە دەین بە گوێرەی توانامان بتوانین ئەو قەڵەباڵغیە وردە وردە لە ناوی بدەین و هاوڵاتی بە ئاسانترین شێوە بگاتە ئەو شوێنی کەوا پێویستەتیان بگەڕێتەوە بۆ ماڵ. زۆر سپاس بۆ مقدمە عمل کە بە شوکی ڕاستە خۆ لەگەڵ ما بوو بڵێ ئەمەی گوێبیسی بن وتەی لایەن یا چۆ بم نێسامە بەسما دیمەنی ئامادەکارەکان بۆ گازمۆگراوکارم لەگەڵ ما بێت ئەمەی کابەدی دەکرێدالیا ئامادەکارەکانە بۆ کات ژمێر 3 کە لێرە ئاهەنگێک ڕێک دەخرێت تاوەکو هەمووان کەرکووکیەکان بە تێکڕا بەشدار بن لەو ئاهەنگەوە بڕیارە حزب لایەنە سیاسی کوردستانەکانیش ئامادەییان هەبێت و هەروەها وتاریان دەبێت لەگەڵ ئەوەشدا ینی پێشتریش حزب لایەنە سیاسی کوردستانەکان کۆبوونەوەیان کردووە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا بەرنامە و پلانی خۆیان خستە ڕوو بۆ ئەوەی کە سەرجەمیان ئەمڕۆ لەسەر قەڵای کەرکووک ئامادەییان هەبێت ئەمەی کابەدی دەکرێت ئامادەکارەکانەوە ئاگری نەورۆز هەر لێرە دەکرێتەوە و چاوەڕوان دەکرێت کە ژمارێکی بەرچاو لە هاوڵاتیان و خەڵکی شاری کەرکووک ئامادەیانە بێ و جەختیش لە ئاشتی و پێکەوژیان دەکرێتەوە. زۆر باشە یوسف سپاس کە لەگەڵم بوویت.